مامۆستای بەڕێز، من بۆ کێشەیەکی کۆمەڵایەتی پرسیاری لێ دەکەم کە ئێستا زۆر بڵاو بۆتە هۆی کێشە لە نێوان مێرد و ئافرەتە فەرمانبەرەکان. من خێزانەکەم فەرمانبەرە و زۆر لە من زیاتر وەردەگرێت، بەڵام بە هیچ شێوەیەک یارمەتی من و منداڵەکان نادات. دەڵێم مەسرەفی ماڵ لەسەر پیاوە، ئەوە لە کاتێکا من زۆر ماندووی دەوامی ئەوم، خۆم هاتوو چۆن پێکردووە و منداڵەکانم بەخێو کردووە. لەو کاتەی ئەو لە دەوام بووە خۆم شیرم بۆ منداڵ کردووە، حەفازەم گۆڕیوە، بەڵام دایکی هەموو پارەکەی لێ وەردەگرێت و لە کوڕەکانی سەرفی دەکات. سەرەڕای ئەوەش لە ئێستاوە بە وەسیەتنامە لە میرات بێبەشیان کردووە و تەنها بۆ کوڕەکانیان داناوە. جگە لەوەش مێرد و کوڕەکانیان هەمویان موچەخۆرن و بارودۆخیان لە ئێمە زۆر باشترە. تکایە مامۆستای ئازیز ڕوونکردنەوەیەکمان بدەرێ. حەق وایە لیژنەی فتواش ئەم بابەتە ڕوون بکاتەوە. خۆم 4 کچم هەیە، بەڵام دڵم بەڕەوای نابینێت ئەگەر مێرد بکەن هەموو پارەکانیان لێوەربگرین، چونکە ئافرەت کە مێرد دەکات ئیتر لای پیاوە و منداڵی خۆی بە کەڵکی لێت و لێی نزیکە. بەڵام ئەمە بە شێوەیەک تیان گەیاندووە وا دەزانێت یارمەتیدانی مێرد و منداڵ تاوانە و سزای لەسەرە، چونکە ئەرشی ئەو نییە. بەو هۆیەوە قەرزێکی زۆرم لەسەر کۆبووەتەوە. بەڕێزان، ئەمە دەقی نامەی ئەو برا بەڕێزەیە کە وەکو خۆی خوێندمەوە خێزانەکەی فەرمانبەرە، مۆزەفەیە لە دەوامی حکومیدا و وەکو خۆی باسی کردووە موچەکەی خێزانی زیاترە لە پیاوەکە و ئەم پیاوە ئەرک و ماندووبوونی خێزانەکەشی هەڵگرتووە، هاوکاری بۆ لە بەخێوکردنی منداڵەکاندا، لە گەیاندنی بۆ فەرمانگە و هێنانەوەی بۆ ماڵەوەدا. بەڵام ئەوەی گرفتە لەم نامێدا کە باس کراوە ئەوەیە ئەمە ئافرەتە هیچ پارەکانی بۆ مێرد و بۆ منداڵ و بۆ مەسرفی ماڵ سەرف ناکە، بەڵکو دەیداتە دەست دایکیشی بۆ کوڕەکانی، واتە بۆ برای ئافرەتەکە سەرفیان دەکا. و ئێستاش لە میراتیش بەهۆی وەسیەتنامەیەکەوە کە من لە بەڕەزامەندی خۆم هیچم لەو ماڵە ناوێ ئەوشیان پێ ئیمزا کردووە. ئەم پیاوە دیارە خاوەنی 4 کچە، 4 منداڵی کچە، وەزعی خراپە، تووشی قەرزاری بووە. دەڵێ هۆکاریش ئەوەیە ئەم ئافرەتە وا تێگەیاندراوە کە پیاو بەرپرسی بەخێوکردنی ماڵ و منداڵە و ئافرەت ئەو موچە و پاداشتەی کە وەری دەگرێ، ئەوەی کە لە فەرمانبەری وەری دەگرێ، پێویست ناکە بۆ ماڵ سەرفیکە، بیداتە دەست دایکی و بیخۆ. بەڕێزان، ئەمە بابەتێکە پرسیارێکی جوان بوو، لەوە ئەچێ هەر کێشەی ئەم برا و خوشکە نەبێ و لە زۆرێک لە ماڵەکاندا، ناڵم زۆرێک بەڵام زۆریش هەیە، هەندێکی هەیە کە ئەو موچەیە کە ئافرەتەکەش موچەخۆرە، لە ماڵێکا 2 موچەخۆر هەیە، لە جیاتی بێتە مایە ڕەحمەت و پێکێنانی ژیانێکی خۆشبەختی بۆتە زەحمەت و مایە ئازار بۆیان و لەوە چێ زۆر جار خێزان لە جیاتی ئەوە کە بێتە مایە خۆشی بۆیان ئاژاو و ناخۆشی بێنێتە ناو ماڵەوە. بەڕێزان، لە ئاینی پیرۆزی ئیسلامدا پیاو بەرپرسە لە ماڵەوە. خوای پەروەردگار فەرموویەتی الرجال قوامون على النساء، سورة النساء آياتی 34 با هەمومان وەکو مسلمان لە خزمەتی دابین. الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم. پەروەردگار دەفەرمێ پیاوان مشورخۆرن. قوام یعنی چی؟ یعنی کەسێک زۆر بە هەستەوە، زۆر بە حەزەرەوە، زۆر بە چالاکی و وریاییەوە وەستاوە و ئامادەیە لەسەر هەستە بۆ ئەوەی کەسێک بپارێزێ. خوای پەروەردگار ئاەتەکە ئاوا دێ باز دەکات، دەفەرمێ پیاوان سەرپەرشتیارن، قەوام، زۆر مشورخۆرن، زۆر خەمخۆری هاوسەرەکانیانن. نیسا لێرەدا بە معنە هاوسەرەکان دێ. پیاوانی بەڕێز ئیماندار و خواناز مشورخۆرن، خەمخۆری هاوسەرەکانیانن. مشورخۆریانن لە چیدا بەرپرسیارەتی گەورەیان لەسەر شانە. لە تەفسیری التەحریر والتەنویر دا ابن عاشور علامە ابن عاشور دەفەرمێ الحفظ الدفاع قيام الاكتساب المالي. لە سێشتا پیاو واجبە مشورخۆرێکی زۆر جددی و بەهێزی هاوسەرەکەی بێ، خێزانەکەی خۆی بێ. لە بواری پاراستنیدا پێویستە پیاو لە ماڵەوە پارێزەری هاوسەرەکەی بێ. هەر ئێستا خۆ عادەتەن هەرواشە،
حەشەرەیەکی پیس بێتە ماڵەکەەوە ژنەکە ڕادەکەەوە پیاوەکەەوە ئەو حەشەرەیە بکوژە هەر لەو شتە بچووکانەوە مەترسیەک لەسەر ماڵ پەیدا بێ نابێ بڵێ ژنەکە وەڵام من نارم ڕۆم دەرگا بکەمەوە تۆ بچۆ دەرگاکە بکەوە ئەبێ پیاوە پارێزەری ژنەکەی بێ پارێزەر بێ حیمایەی بکە بیپارێزێ لە هەر مەترسیەک کە ڕوو دەکاتە ئەو ماڵە ئاگرێکەیە نابێ بە ژنەکەی بڵێ تۆ بڕۆ بیکوژێنەوە من خۆم دەڕۆم خوای گەورە فەرمووی واجبی پیاوە پارێزەری ژنەکەی بێ هەروەها لە کاتی دیفاع لە خاک و نیشتیمان و وڵاتدا ئەبێ پیاو بڕوە سنووری وڵاتەکەی بپارێزێ بۆی ژن و منداڵەکەی بەر تاڵانی دوژمنی ناحەز نەکەوێ ئەمە واجبی سەرشانی پیاوە هەموو پیاوێک لە ماڵی خۆیەوە سەربازێک بێ بۆ پاراستنی شەرەف و ناموسی خۆی خێزانەکەی لە ماڵەوە بە ئیسراحەت دانیشێ هەروەها لە بەدەستهێنانی بژێوی ژیاندا لە بەدەستهێنانی پارە و پوڵدا لە بەدەستهێنانی پێبژێوی ژیاندا واجبی پیاوە نەفەقە لەسەر پیاوە بما فضل الله بعضهم على بعض جا سێری وردی قورئان کەن خوای پەروەردگار نافەرمێ بما فضل الله الرجال على النساء هەندێک خەڵک وا حاڵی بووە خوای گەورە پیاوی قەوامە یعنی پیاو زاڵە بەسەر ژنا پیاو ئاغایە و ژن کۆی لێ نەوەڵڵا خۆی نەفەرمووە نەیفەرموو بما فضل الله الرجال على النساء بەوەی کە خوا پیاوی فەزڵ داوە و زاڵ کردو بەسەر ژنا نە خوای گەورە فەرمووی سبحانه وتعالى بەوەی پەروەردگار سبحانه وتعالى هەندێک لە هەندێک شتا پیاوی بەهێزتر کردووە لە هەندێک شتەی تردا ژنی بەهێز کردووە با پیاو لەو شتانەدا کە تایبەتمەندی خۆنی بۆ نمونە پیاو ماسوولکەی بەهێزترە کرێکاری زۆرتر پێدەکرێت چەکداری پێدەکرێت کۆمەڵی ئیشی قورس هەیە ئێستا تۆ سەیری ئەو کرێکارانەکە کە لەسەر ئەسکەلەیەکن لەسەر بۆریەکی باریک لە ئاسمان ئاوەستاوە بڕاتان هەبێت دەگمەن نەبێژن ناتوانێت بچێتەوە شوێنانە حەقی خۆشیەتی نەچێت بەڵام وەرە بەخێوکردنی دوو مناڵ لە ماڵەوە یەک ڕۆژ بە دیارێنەبی من و تۆی پیاوە ڕز دەبین کەچی ئەو ژنە چێش دەبینێ لە بەخێوکردنیاندا بۆیە ئەو بابەتانەی کەوا پەیوەستن بە ئافرەتانەوە پیاو پێی ناکرێت ئەو بابەتانی کەوا ئەرکن لەسەر شانی پیاوان بەگشتی ژنان پێیان ناکرێت و بیما ئەنفەقوا من ئەموالهم پیاو کاتێک کە بۆتە مشورخۆر و لێپرسراوی ماڵ واتە ئەرکە هەرە قورسەکەی لەسەر شانە بەهۆی ئەوەوە واجبە لەسەری بە هەموو ڕێگایەکی مەشروع خۆی ماندووکە ئیسراحەت لە خۆی حرامکە بۆ ئەوەی ژنەکەی و منداڵەکانی محتاج نەبن چاو لە دەستی خەڵک نەبن بیهێنێتەوە ماڵەوە ئەم ژنەش کارەکانی خۆی لە ماڵەوەدا بکە کەواتە بەپێی ئاەتە قورئانێکە خوای پەروەردگار واجبی کردووە کە پیاو بەڵێ بژێوی ماڵ و منداڵی دابینکە و بژێوی خێزانەکەی و هاوسەرەکەی خۆی دابینکە بەڵام ئافرەتیش لە ماڵەوە چی بکە ئەرکی ئافرەت لە ماڵەوە بەڕێزان زۆر گەورەیە ئێستا ئێمە بەداخەوە زەمانێکە و پێشتری ژوا بوو کاتێک کەسێک کە لێی دەپرسن ئەڵێ خێزانت چییە بە تەریقیەوە بە شەرمنیەوە بە ژێر لێەوە ئەڵە وەڵا ژنی ماڵەوەیە یان ئافرەتانێکمان هەن ئەگەر بێت و تەعین نەبن باش شەهادەشیان هەبێ یان خوێندەواریان نەبێ ئەگەر وەزیفە و موچەی خۆی نەبێ هەر حەز بە کەمی خۆی دەکا یان خوا نەخواستە پیاوێک ئەگەر زۆر ڕۆشنبیر و مسڵمان و دیندار نەبێ و لە دین تێنەگەیشت بێ وازانێ کە ژنەکەی لە ماڵەوە بوو موچەی نەهێنایەوە فەرمانبەری دەرەوە نەبوو لە کۆمپانیایەک لە فەرمانگەیەکی حکومی کاری نەکرد و موچە خۆری مانگانە نەبوو وازانە ژنەکەی هیچ نییە و ئەم هەر بە پیاوەتی بەخێوی دەکا ئەم بۆکو نەفەقاتێک کە خوا واجبی کردو لەسەری بەخێوی دەکات ناپیاوی بەڕێز ناخوشکی بەڕێزم تۆش کە ژنی ماڵەوەی بە ئەو پەڕی سەربەرزیەوە بڵێ من ئافرەتی ماڵەوەم ئەزانی ئافرەتی ماڵەوە ئێستا من نۆشتت بۆ دەژێرم ئافرەتێک کە مۆزەفی دایرە نییە بەس لە ماڵەوە خەریکی مرد و منداڵ و میوانی خۆیەتی نۆ بەرپرسیارەتی گەورەی هەیە یەکەمیان ئافرەتێک کە مۆزەفە نیە لە دەرەوە فەرمانبەری حکومی و کۆمپانیایەک نییە ژنی ماڵەوەی پێدەڵێن لە زاراوەکەدا یەکەمیان سکرتێری پیاوەکەیەتی بەڕێزان پیاو ژن سکرتێری پیاوەکەیەتی چەند ئافرەت شانازی دەکات لە دەرەوە سکرتێری بەڕێز فڵان کەسە سکرتێری بەڕێوەبەر فڵان کەسە چ پیاوێک هەیە لە پیاوەکەی خۆت بەڕێزتر بێ ژن بەڕاستی لە ماڵەوە کاتێککە پیاوەکەی لە ماڵ نیە سکرتێری پیاوەکەیەتی سکرتێری بەڕێوەبەری ماڵە کە پیاو لە ماڵنی هەر یەکێک لە ئێمە خێزانمان دایک و نەنکەکانمان عایلەی کوردی بەتایبەت کە ئافرەت لە ماڵەوە بۆ پیاو بۆ کەسابەت چۆتە دەرەوە بۆ خوێندن چۆتە دەرەوە بۆ وەزیفە چۆتە دەرەوە ئەم ژنە سکرتێری ماڵ بووە هەموو ئەرکوبارێکی ماڵەکەی ڕاپەڕاندووە
کەواتە خاڵی یەکەم ئافرەتی ماڵەوە سکرتێری پیاوەکەیەتی و یەکەم پۆستی دووەمیان دایانی مناڵە خوا چەند ئافرەتمان هەیە بەکەلەریۆسی هەیە ماستەری هەیە ئێستا دەبینی لە دایانگەکاندا منداڵ بەخێو دەکا مناڵی ئەو خەڵکە بەخێو دەکا حەفازە دەگۆڕێ شیری دەداتێت لە باوەشی دەگرێت جۆلانەی پێدەکا ئەمجا لە کامێرەوە چاودێری دەکرێت ئەمە خۆ لە خۆشەویستی نییە تەنها لەبەر بەدەستێنانی چەند پارەیەکە دەوەرە یەک مانگ معاشی بدە یەک هەفتەمەی دێ کوڕە نەک یەک ڕۆژمەی دێ بزانێ مناڵ یەک کەسێک خاوێن دەکاتەوە نەخێر ئێوە ئافرەتێک کە لە ماڵەوە منداڵەکانی بەدەستی خۆی خاوێن دەکاتەوە دایانشوا و خزمەتیان دەکات ئەوە دایان نییە کەواتە ئافرەتی ماڵەوە ژنی ماڵەوە خاڵی دووەم لە ماڵەوە دایەنگەی داناوە بەڵام بە سەربەرزانە بۆ منداڵەکانی خۆی بەڵام بە خۆشەویستیەوە دایانیان بۆ دەکات سێمیان مامۆستای منداڵەکانە ئافرەتانێکی زۆر بەڕێزمان هەن کە لە ماڵەوەدا دەنیشن مناڵەکان لە مەکتەب دێنەوە دەرس و دەوریان لەگەڵا دەکاتەوە واجباتەکانیان پێ حەل دەکا خوێندنەوەیان پێ دەکا بە ئەندازەی مامۆستایانی بەڕێزی قوتابخانە ئەم ئافرەتە بەڕێزەی ماڵەوە لەگەڵ منداڵەکانە ماندووە کەواتە مامۆستای منداڵەکانە لە ماڵەوە چوارەم ئەم ئافرەتە شێفە ژنی ماڵەوە یاخوا ڕووسور بن و لەشیان ساغ بێ هەمیدی شاد دلیڤەری و ماتۆڕەبۆر لەبەر دەرگاس نەکەوتووە پیتزامان بۆ بێنەوە و لەفەمان بۆ بێنەوە و فاسفوت و خواردنی خێرا کە هەموو مناڵەکانمان تووشی نەخۆشی بوون بەهۆی ئەوەوە بەڵام ئەم ئافرەتەی کە ژنی ماڵەوەیە چونکە بەردەوام لە ماڵەوەیە بەردەوام سێژەمە خواردنی پاک و پوخت و ئەمجا خواردنێک لە ڕووی دەرونیەوە چەند مناڵەکان چێژی لەدەبینن کە دایکیان بەدەستی خۆی بە پاک و پوختی بۆی ئامادەکردوون پێنجەمیان ئەندازاری دیزاینە ئەو ئافرەتەی کە لە ماڵەوەیە بزانە ئەندازیاری دیزاینە ئەگەر نەخوێندەواریش بێ ئەندازیارە ئەم ماڵە چۆن دیکۆراتی ڕێکدەخا هەر جارە کورسیەکان مێزەکە قەنەفەکە گوڵەکە هەر شتە دە کتێبخانەکە دەباتە لایەکەوە دیزاینەرە بەخوا پیاوێمە هەر سەرمان لێ دەرناچێت ئەم ماڵە چی لێ دەکرێت ئەم ئافرەتە کە ژنی ماڵەوەیە پلەی ئەندازیاری دیزاینەری هەیە لە ماڵەکەی خۆیدا شەشەمیان مامۆستای ئاین و کۆمەڵایەتیە منداڵ لە ماڵەوە لە ڕێی دایکەوە بەڕێزان فێری نوێشکردن دەبێ فێری بسمیللای سەرەتای نان خواردن و ئەلحەمدولیلای لێبوونەوە دەبێ فێری زیکرەکان دەبێ زیکرەکانی کاتی خەوتن زیکرەکانی لە خەو هەستان مامۆستای کۆمەڵایەتیە دایک لە ماڵەوە فێری حرمەتی باوکی دەکات دەڵێ کە باوکتان هاتەوە لەبەری هەستن سڵاوی لێ بکەن دەستی باوکتان ماچکەن دەستی باوە گەورە و دایە گەورەتان ماچکەن ئەمە مامۆستای کۆمەڵایەتیە دایک ئەگەر دایک ئەمانە فێری مناڵەکە مناڵ فێری نابێ دایکە دڵەگە میوانێکمان هات حرمەتی میوانەکە بگرن ئەگەر خزمانمان هاتن مامە و خاڵە و پور و کەسوکار هاتن ڕێزیان لێ بگرن کەواتە ئافرەت ژنی ماڵەوە مامۆستای ئاینی بوو مامۆستای کۆمەڵایەتی بوو بۆ منداڵەکانی خۆی حوتەمیان ئافرەتی ماڵەوە پاسەوانە ئەم ماڵک چونکە ژنی تێدایە پیاوەکە دەڕواتە دەرەوە زۆر ئەمن و ئەمان کەس ناتوانێت لە دەرگابدا پاسەوانێکی هەمیشەیی لە ماڵەکەدایە هەشتەمیان لیژنەی خەرجی و داهاتە هەر ژنێکی بە سەلیقە و لێزان و دەستپێوەگر لە ماڵا بێ بەخوا پیاوەکەی چەندە داهاتیشی کەم بێ ئەم ژنە بەڕێزە کە مەسروفی داهات و خەرجی دەزانێت چۆنە و چۆنی سەرف دەکا و چەند دێڵێتەوە ئەگەر کەمیش بێ پاشەکەوتێکشی لە دێڵێتەوە قەت پیا و محتاج نابێ ئەگەر ژنێکی لێزان و بە سەلیقە و کاروباری جوان بەڕێکەری ماڵی هەبێ لیژنەی داهات و خەرجیە لە ماڵەوە نۆیەمیان پزیشکی دەرونی و جەستەیی منداڵەکان و مێردەکەیەتی منداڵەکرد بینی لایانی دەرونی تەواو نەبوو ئەوە دایکی تەواو نییە ئەوە دایکەکە بۆ خۆی نەخۆشی دەرونی و نەفسی لەگەڵا بۆیە منداڵەکانیش فەقیرە ئاوان دایک کە لە ماڵەوە بە دەرون دروستیەوە منداڵەکانی پەروەردەکرد منداڵەکان تەندروست باشن دەرونیان تەندروستە و چونکە خۆی بەدەستی خۆی جلیان بۆ دەشوە بەدەستی خۆی دایان گۆڕێ بەدەستی خۆی خواردنیان دەداتێت جەستەیەکی تەندروستیان هەیە زۆری فەرقە منداڵک کە لە دەرەوە خواردن دەخوا کە لە دایانگە خواردنی دەدرێتێ و شیری بۆ دەکرێت لەگەڵ دایکێک کە بە شیری مەمکەکانی بەخێوی دەکا کە خۆی بە قوربان و بە ساقەی دەکا و سەری بە سنگیەوە دەنێ و بۆنی دەکا و ئەمیش بۆنی سنگی دایکی دەکا ئەم منداڵە لە ڕووی تەندروستی جەستەیەوە زۆری فەرقە لەگەڵ منداڵێکی ترا کە لە دەرەوە بە پارە بەخێوی دەکەن کەواتەگەر ئافرەتێک ژنی ماڵەوە بوو دەبێت بە ئەو پەڕیەوە بە ئەو پەڕی شانازی بەخۆکردنەوە بە دەنگی دلێرەوە بەڵێ باڵێ من ژنی ماڵەوەم چونکە وەکو عەرزم کردن هەرەوەی کە ئێستا باسم کرد نۆ وەزیفەی گەورە بۆ ژنی ماڵەوە هەیە کە هەر یەکەیان بە کۆڵێک پارە لە دەرەوە ناکردرێن و پیاویش دەبێت شانازی بکە کە ژنەکەی لە ماڵەوەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە ژنێک کە شەهادەی هەیە
ژنێک کە لە خۆی ڕادێبینێ بڕواتە دەرەوە کە سابەت بکە کار بکە منعی دەوامی لێ بکرێن نانا ئیسلامی ئێمە بۆ هەموو بوارە پێویستیەکان ڕێگەی ضرور و کردنەوەی دەرگاکانیشی کردووە ئێستا مامۆستای مەکتەبی کچان واللهی ضرورە واللهی دەڵێم لە بنەڕەتیەوە هەتا وەکو زانکۆ حتا خوێندنی باڵاش واللهی کچان مامۆستای ئافرەتیان هەبێ واللهی کوڕانیش مامۆستای پیاویان هەبێ ضرور نییە بەڕاستی مامۆستای پیاو بۆ کچ مامۆستای کچ بۆ کۆمەڵە کوڕی هەرزەکار یعنی هەر ئەمە ضرورە ئێمە کۆمەڵە مامۆستای کچمان هەبێ کۆمەڵە مامۆستای ژنمان هەبێ بۆ بەشی کچان و ئافرەتان پزیشکی ژن زۆر ضرورە ئافرەت چەند مرتاحە لەگەڵ پزیشکەکەی خۆیدا کە ژنە زیاتر تێدەگا زیاتر بە بێشەرم و شکۆ باسی جەستەی خۆی بۆ دەکا و حرام نیە تەماشاکردنی ئەی نابێ ئافرەتی پزیشکمان هەبێ دیارە کە ئافرەتی پزیشک دەڵێم اینجا پەرستارمان هەیە دەرزیلە دەرمان هەیە کانوولە هەڵدەواسەیە دەرمانسازمان هەیە بەشەکانی دانمان هەیە کۆمەڵە بەشی زۆر دەگرێتەوە پارێزەری ژن بۆ دیفاعکردن لە مافی ژنێک ئەگەر ئافرەتەکە پارێزەرەکە ژن بێ باشتر لێ تێدەگا هەروەها لە بواری ئەمنیدا دەبێت لە کۆمەڵە بازگە و شوێندا ضرورە بە قەدەر پێویستی پۆلیسی ژن ئاسایشی ژن چونکە خۆ پیاوێک ناکرێت ئافرەتێک لە بازگەیەکە لە دایرەیەکە پیاوێک بچێت تەفتیشی کا و دەست لە لەشیدا قبوڵ ناکرێت نە شەرعەن و نە عورف و کۆمەڵایەتی کەواتە لەم بەشەدا بە ئەندازەی پێویست بە ئەندازەی پێویستە ئافرەت هەبێ کەواتە ئافرەت کە چووە دەرەوەی ماڵ وەزیفەی هەبوو بەڵێ کە وەزیفەی هەبوو بەڕێزان ئەبێت تێبگەینەوەی ئەمە لەسەر حسابی ماڵ و منداڵەکەیەتی ئەمە لەسەر حسابی مێردەکەیەتی ئێستان پیاوە بەڕێزە بۆ خۆش شیر دەکا منداڵەکان خاوێن دەکاتەوە هاوسەرەکەی دەگەیەنێ نابێ ئەم ژنە دەبێ وا تێنەگەیەندرێت چونکە نەفەقە لەسەر پیاوە منیش کە چوومە دەرەوە معاشی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم ئەمە وەک مەسەلە کوردێکە وایە هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم نابێ ناوەڵا شتیوان نابێ ئەبێ بۆ مەسرفی ماڵ و منداڵی خۆی سەرفیکە و مادام نۆ وەزیفەکەی کە لە 170 دەکەم بۆتەوە بەهۆی وەزیفەکەەوە بەهۆی فەرمانباریەکەی دەرەوە بەڕێزان دەبێ ئەویش لەو داهاتەی خۆی بۆ مێردەکەی بۆ منداڵەکانی بۆ مەسرفی ماڵ خەرجکە و تکا دەکەم ئەو کەسانی کەوا کچیان بەشوداوە مەگە زۆر محتاجوی ئەویش بە ڕەزامەندی کچەکەی خۆی و بە ئاگاداری مێردەکەی تکایە چاوتان لە معاشی کچەکانتان مەبێ والله شتێکی ناشرینە والله ئینسان یعنی عیزەتی نەفسی ڕێگەی ئەوەی پێنادا مەگە خوا نەخواستە زۆر محتاج بێ بەتایبەتی ئێستان بەڕێزە لەم نامەدا ئەوان وەزعیان لە من باشترە من کەوتومە ژێرباری قەرزەوە و ئافرەت وا حاڵی نەبێ نەخێر نابێ من دینارێک لە پارەی خۆم سەرف بکەم بەخوا ئەو ئافرەتەی کە فەرمانبەرە موچەخۆری حکومیە یان لە کۆمپانیەیە کار دەکات لە دەرەوە بەڕووی سوور و سەری بەرزەوە حیا و حرمەتی خۆی و مێردەکەشم لە ماڵەکەشی پاراستووە لە ساغ بێ بەڵام کە پارەکەت هێنایەوە ئەو دیناری بۆ ماڵ و منداڵی خۆتی سەرف دەکەی واللهی خێری لە هەموو پارەیەک زیاترە کە دەیخیتە مزگەوتەوە من ناڵم خێر مەکە بەڵام ئەوەی بەشە گەورەکەت بۆ ماڵ و منداڵەکەی خۆت بۆ مێردەکەی خۆتی سەرفکە پێداویستەکانی ژیانی ماڵی خۆتی پێداوین کە ئەمە هەرە خێری گەورەیە معنایەوە نییە نابێت تۆ دینارێکی خۆت سەرفکەی هی خۆم بۆ خۆم هی مێردەکەشم دەخۆم